هیوا ڤایز بەڕێوەبەری سنتەری توێژینەوەی کشت و کاڵی سلێمانی لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاکیوا زۆر بەخێرهاتن. باشی ئەحوال سپاس دەکەم. سلام بێت. کاکیوا پێمان بڵێ بە دیاریکراوی بە وردەکاری بۆی ئێمە باشتر تێبگەین کە ئەسڵەن ئەم پرۆژەیە چییە، بانکی جینی ڕووەکی چییە و چی ئەم پرۆژەی کردووە بە پێویستیەکی بەپەلە و استراتیژی لە ئێستاە لە هەرێمی کوردستان. بڵێ ئەوەی ڕاستی بێت بانکی جینی ئەم بانکە بانکی جینی ڕووەکیە، با بڵین بەدەر لە هینی ئاژەڵی ڕووەکیە خۆی کە ئامانج لی کۆکردنەوە و پاراستن و هێشتنەوەیان لە ژینگەیەکی تۆکمەی بەهێزدا کە جیاوازە لە ژینگەی دەرەوە، کە ئەمە ژوای کردووە کە پارێزگاری لە هەموو ئەو توانە بکات، تۆوی ڕۆکیانە بکات کە لە وڵاتەکەمان هەیە و هەتا ئێستاش کارێکی وانە کراوە بۆی ئەو توانە بکۆرێتەوە لە داهاتوودا پشتی پێ ببەستین و کاریگەری بکاتە سەر ئابووری وڵاتمان. باشە کاکیوا تا ئێستا بۆ نمونە هیچ توێژینەوەیەک هەبووە ئەزانم ئاگادارم ئەگەر هەڵە نەبم لە عێراق 3500 جۆری ڕووەک هەیە. هیچ توێژینەوەیەک هەبووە کە پێمان بڵێ بۆ نمونە بەهۆی وشکە ساڵیەوە یان بەهۆی کەم ئاویەوە لە هەرێمی کوردستان جۆرێک لە جۆرەکانی لەوەیە کە لە ناو بچێت و ئەمە وای کردووە کە بیرۆکەی ئەم پرۆژەیە دروست ببێت؟ خۆی لە خۆیدا ڕاستی ئێمە ناتوانین بڵین ئەم توانە زۆربیان لە ناوچوون یا لە ناوچوون نەخێوانیە، بەڵێ ئێمە بەهۆی ئەو گۆڕانکاری ژینگەی کە وڵاتەکەمانی گرتوتەوە ئێمەش بەدەرنی لەو گۆڕانکارە ژینگەیە کە پشتێنەیەکە کە وای لێ کردووە عێراقیش ببێت لەو وشکە ساڵی کە تووشمان بووە. بۆ ئەم مەستە ئێمە هەوڵمان ناوە دەست پێشخەریکەین خۆی بەڕێوەبەریاتی توێژینەوەی کشت و کاڵی لە 2007ەوە لە هەوڵی ئەوەدا بۆ کە جین بانک دروست بکات، بەڵام بەهۆی ئەو کێشە داراییوانەی کە ڕوبەڕوومان بۆتەوە نەمانتوانی وەدئینکەین. خۆشبەختانە کە هەم ڕێکخراوی فاو هەم ئەو کەسە دڵسۆزانەی کە لەو بوارەیە ئیشەکەن و کاریان کردووە، وەزارەتی خوێنی باڵا ئەمانە هەمویان هاتنوەتە سەرخەت لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و بەڕێز کاقوبات کە خۆی چاودێری ئەم کارێک کردووە بتوانین پێش ئەوەی تووشی ئەو گۆڕانکاری ژینگەیە بین و پێش ئەوەی کاریگەریەی لەسەر هەمان بێ ئێمە هەمومان لە هەوڵی ئەوە دابین کە تۆکان کۆبکەینەوە پێش ئەوەی کارەکە ڕووبدات و کارەساز ڕووبدات. باشە ئەم پرۆژەیە پاڵپشتی لۆکاڵی و نێودەوڵەتیشی هەیە، دامەزراوی گرنگ پاڵپشتی ئەکەن. کام پێوەرانە بە کام پێوەرانە لە چەند ساڵی داهاتوە توانین هەڵی سەنگێنین کە ئاخۆم توانیوێتی سەرکەوتو بێ لە کارەکانی یاخودنا؟ لە سەرەتای ئێستا ناتوانین تۆ بڵێ هەڵی بسەنجێنین بڵێ کایە ئەم کارە سەرکەوتووە بە تاکی سەرکەوتووە بێ. بۆچی؟ لەبەر ئەوەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەروەها ڕێکخراوی فاو جیم بانکەکانی دەرەوەی وڵاتی خۆمان هی مەغریبە هی لوبنانە ئەوانە هەر هەمویان هاتوونەتە سەرخەت بۆ پاڵپشتیکردنی تەنانەت جیم بانکی ئەبوو غرێبیش کە لە ساڵی 1970 دروستکراوە عێراقی فدرالیش ئەوانیش هاتوونەتە سەرخەت بەوەی کە بتوانن هاوکاری هەم دارایی هەم لۆجستی هەموو ئەو پێداویستیانەی کە بۆ جیم بانک پێویستن بۆمان ئامادە بکەن و پاڵپشتمان بن. باشە ئەم پرۆژەیە ئەتوانێت ڕۆڵی بیمەی کشت و کاڵی وەکو بیمەی کشت و کاڵی ڕۆڵ ببینێ بە تایبەتی لەم کاتەیە کە ئەزانین هەموو ناوچەکە بە تایبەتی عێراق ڕوبەڕووی گۆڕانی ئاو هەوا بێتەوە، ڕوبەڕووی کەم ئاوی ئەبێتەوە، ئەتوانین بۆ جۆرە لێ بڕوانی؟ بەڵێ بە تەئکید ئێمە ئەتوانین بڵێن ئەم جیم بانکە سەرچاوەیە کە بۆ بەرهێمێنانی بەرهەمە کشت و کاڵەکان بە تایبەتی بۆ براجوتیارەکان چووکە یەکێک لە هەرە گرنگەکانی جیم بانک ئەوەیە کە پارێزگاری لە ئاسایشی خۆراکەکە بۆ ئەوەی ئاسایشی خۆراک بۆ نەوەی داهاتوومان مسۆگەر بکەین. باشە ئەزانین جێبەجێکردنی ئەم جۆرە پرۆژانە بێگومان بەبێ تێچوونیە سەرچاوی دارایی ئەوێت. بەراوردێکمان بۆ بکە کاکیوە ئەو تێچووە کە لەم پرۆژەیە سەرف ئەکرێت بەراورد بەو تێچووەکە بۆ نمونە ڕووەکە جۆراوجۆرەکان لە ناو ئەچن چەندە، ینی ئەیهێنێ ئایا ئەمە تێکی تیا بکەین یاخودنا؟ هەندێک کەس لەوانەیە بڵێ لە 3500 ڕووەک ئەوە پێنج جۆریشی لە ناوچوو، ئەتوانین ئاوا لەو شتە بڕوانی؟ نای من تەسەوەرکەم ئیشاڵڵا هیچ تۆیەک لە ناو ناچێت. ئەمە یەک دووش بەهۆی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هەمیشە لەگەڵمان بووە، هەمیشە هاوکارمان بوون لە دابینکردنی هەموو ئەو پێداویستیانە بە تایبەتی لە بواری با بڵین پارە و ئەم شتانێک کە بودجەیە کە بۆمان تەرخان ئەکرێت. ئێمە ئەتوانین هەموو ئەو ستافانەی کە هەمانە کە لە دەرەوەی وڵات دەوریان بینیەوە بیخینە سەرخەت بۆ پارێزگاریکردنی لە هەموو ئەو توانەی کە لە وڵاتەکەمانە هەیە. لەگەڵ ئەوەشدا ئەو توانەی کە پاڵپشتیەکەن لە ڕووی ئابووریەوە بە تایبەتی دانەوێڵەکان کە لە ئێستادا ئابووری وڵاتەکەمان بەرەو پێشوە و بەرهەمی گەنممان زۆر زیاترە لەوەی کە عێراق چاوەڕێی ئەوەی ئەکرد. خۆشبەختانە ئێستا براجوتیارەکانمان بەرهەمیان زۆر زیاترە. باشە پێتان وایە ئەو ینی
سەرچاوە ژەنەتیکیانە کە لەم بانکەیە هەن لە ئایندەیە لە داهاتوە ئەتوانین بەکاریان بهێنین بۆ ئەوەی کە بە شێوەیەکی بازرگانی تۆ بەرهەم بهێنین و هەرێمی کوردستان لە هاوردەکارێکەوە بێت بە بەرهەمهێنەرێکی تۆی بازرگانی؟ بەتەکیت من پشتڕاستی ئەوە ئەەکەمەوە کە یەکێک لە هەرە خاڵە گرنگەکانی جیمبانک ئەوەیە کە بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکانە بە تایبەتی ئەو تۆوانەی کە با بڵێن بەرگری نەخۆشیەکەن لە ڕێی ئەوانەوە بتوانین جینەکانیان بگوازینەوە بەرهەمێکی تۆوی تر بەرهەم بهێنین کە بتوانێت ئاسایشی خۆراک و خۆراک بۆ مرۆڤایەتی بەرهەم بهێنێت. باشە باسیەوەتان کرد کە بەرگریان زۆرە بێت تۆوەکان واتە ئێوە لەم بانکەیە بە شێوەیەکی پسپۆڕانە نەتەنها پارێزگاری لە تۆوەکە ئەکەن لە ناوچوون تەنانەت بۆ نمونە چاکسازی ئەکەن لە جیناتی تۆوەکانە بۆەوەی کە بۆ نمونە بەرهەمیان زیاتر ببێت. بەڵێ بەتەکید لە بکە ئەمەش کاریگەریە بێت لەسەر بواری ئابووری وڵاتمان کە ئاسایشی خوراکمان لەسەر بند کراوە چونکە ئێمە بەڕێوەبەرەتی توێژینەوە ڕاستە هەمیشە هەموو ساڵێک بەرهەمی دانەوێڵە بە تایبەتی کەم قسەی لەسەر بکەم چونکە شتێکی استراتیژیە دانەوێڵە یعنی ئاسایشی خۆراکی وڵاتەکەمانی لەسەر بەندە. ئەگەر ئێمە هەوڵی ئەوە بدەین و بەردەوام هەموو ساڵێک توێژینەوەی زیاترمانە بێ و تەرزی نوێی تازەشمانە بێت کە ئەمەش لە ناو خۆی وڵاتەکەمان بەرهەمهێنراوە خۆشبەختانە ئەو فەرمانبەرانەی کە لەو بوارایە ئیشەکەن مختصن تایە کە توانیمانە لەم ساڵ سێ جۆر تۆ کە ساڵی پاریش کە ڕۆژی کێڵگەیمان بۆ کرد سێ جۆر تۆمان هەیە کە بۆ ئەم ساڵ ئیشاڵڵا ئەدرێتە دەست فەلاحەکان و زیاد کراوە کە لە ڕووی گۆڕانکاری ژینگەی لە ڕووی نەخۆشی لە ڕووی کەم ئاوی ئەوانە هەمووی پاڵپشتێکی تەواوی هەیە چونکە ئەمە وا ئەکات کە من وەکو خۆم داواکارم لە براجوتیارەکان هەمیشە پشت بە بەرهەمە ناوخۆیەکان بەستن ئەوانەی کە بەڕێوەبەرەتی توێژینەوە بەرهەمی هێنن نەک پشت بە دانەوێڵانە بکەن کە هاوردە ئەکرێن لەبەر ئەوەی ئەوانەی کە هاوردە ئەگرێن هەمیشە لەوە چه ساڵی یەکەم یا ساڵی دووەم بەرهەمی باشێ باتێت دو ساڵ بەرهەمی بات دوای ئەوە گۆڕانکاری بەسەرایەت ئەو بەرهەمە نادێت بەڵام ئەوەی لای خۆمان بە چەند ساڵێک ئەنجا توانیمانە ئەم بەرهەم بهێنین و بتوانین بڵاوی کەینەوە زیادیکەین و کە هیچ کاریگەریەکی نەبێت بە هەموو ئەو تێستانێ بە هەموو تاقیکردنەوەیە ئەڕوات ئەنجا ئەتوانین تەوزیعکەین و زیادیکەین. باشەیەکە لە کێشەکان بێگومان لە کشت و کاڵە ئەوەیە کە لە دوای چەند ساڵ کە تۆ کشت و کاڵە لەسەر زەویە کرد ئیتر زەویەکە بۆ نمونە بەهۆی لە دەستانی کواڵیتیەکەی زۆر گونجاو نامێنێ بۆ کشت و کاڵ. ئەم تۆوانە کە دەستکاری ژەنەتیکی ئەکرن لە بانکەکە توانای بەرگریان لە بەرامبەر بۆ نمونە سوێربوونی خاک و بابەتی لەو شێوەژە چێتە سەرەوە و تاتوانن لەو زەویانەشا بەرهەمدار بن کە کواڵیتیەکەیان لە ئاستێکا لە دەستاوە. بەڵێ بەتەکید چونکە ئەوەی کە من بینی و مێمە لە دەرەوەی وڵات هەنێ وڵات هەیە کە جۆرەتۆیەکیان بەرهەم هێناوە هەم لە دانەوێڵە هەم لە گەنمەشامی کە توانای بەرزی با بڵێن خوێیەکی زۆریان هەیە کە ئەمەش لە ڕێی دەستکاریکردنی جیناتەکانەوەی خۆشبەختانە ئێمەش ئەتوانین لەو ڕێگەیەوە زەویەکانی ئێمە بە شێوەیەکی عام بە شێوەیەکی عام هێشتا نەگەیشتۆتە ئەو مەرحەلەی کە بڵین تووشی با بڵێ خراپبوونی خاکەکەمان خراکەکەمان خراپ بوو بێت با بڵێن سوێری خاکەکەی زیاد بوو بێت تەنها ئەوەی کە لە منطقی کەلار و کفری ئەوانە بەڵێ تۆزی خاکمان هەیە کە مستەوای ئاوی ژێرزەویمان زۆر بەرزە کە ئەرزەکانمان تۆزێک خوێاوی ئەبێت بۆ ئەم مەبەستە ئێمە تەنها لەم کاتەیە تەنها جۆمان هەیە کە بەرگری ئەو دەرەجەی حراری خوێیە بکات کە ئیسیەکەی تقریبان لەسەر و دووەوانەوەیە بەڵام هێشتا سەرەتای و ئیشمانتیان نەکردو ئیشەڵا بۆ لە ئایندەیە ئیشێکی باشی تیاکەین. باش ئازانین ئەم پرۆژەیە لە چوارچێوەی پرۆژەی گەشت و کاڵە گەشت و کاڵش دیارە تێکەڵکردنی تێکەڵکێشکردنی کشت و کاڵ و گەشتیاری بوو تا ئێستا باسی سوودەکانیمان کرد بۆ بەشە کشت و کاڵیەکەی ئەم پرۆژەیە توانێت سوودێک بە کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان بگەێنێت. بەتەکید خاتو بێگەرد وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو کە ئیشارەتی بۆ هینەدا کە ئەبێ گەشت و گەشتی با بڵێن خەڵکانێکی دەرەوەش بێن سەردانی ئەم جیم بانکە بکەن بە خۆشحاڵیەوە لەبەر ئەوەی ئێمە کە ئەو توانە کۆکەینەوە ئەو کەسانی کە هەم لە دەرەوە هەم لە عێراق هەم لە ناوچەکانی خۆمانەوەیان سەردانی ئەم شوێنەکەن وەکو پاڵپشتیەک وەکو دڵنیاییەک بۆ ئەو کەسەی کە هێت لەبەرەوەی جیم بانک شتێکی جیهانیە نیشتیمانیە هەرێمیە وەکو پاڵپشتیەک وایە کە بڵێ جیم بانکێک هەیە لە عێراق لە هەرێمی کوردستان کە پاڵپشتیەکە بۆ دابینکردنی خۆراک بۆ مرۆڤایەتی.
زۆر سپاس هیوا باییز بەڕێوەبەری سنتەری توێژینەوەی کشت و کاڵی سلێمانی لێرە لە ستۆدیۆ لەگەڵ ماوە زۆر بەخێراتن. سپاس بۆ زانیاریەکانتان.